تۆ دایک میهرەبانە، دایک کەسێکی زۆر بەڕەحم و بەسۆزە. تۆ چاکەی خۆت کردووە، مناڵت بەخێو کردووە و پەروەردەشت کردووە، ئەجری تۆ لە لای خوای گەورەیە. ئەگەر ئەم مناڵانە بۆ تۆ باش بن، ئەمە چاکەیەکە بۆ خۆیان پێشکەشی قیامەتی خۆیانەکەن. ئەگەر بۆ تۆ خراپ بن، ئەوە ئاگریەکە بۆ خۆیان دایەگرسێنن. بۆیە تۆ خەم لە هیچ مەخۆ، هەر ژانێ، هەر ئازارێ، هەر خەفەتێک، هەر شەو نخونیە بەو مناڵانەوە بینی بێتت، تۆ بە ئەجر و بە پاداش بۆت حیسابە، بە سەدەقە بۆت حیسابە، یەقینت هەبێت دایک ئەجری زۆر زۆر گەورەیە. یعنی ئەگە هەڵامەتێ گوناه لابەرێت، ئەبێ ژانی مناڵبوون چەندێ گوناه لابەرێت. باشە ئەگە خەم و خەفەتێک گوناه لابەرێک، ئەبێت تۆ مناڵێکت 9 مانگ بە چەرمی سک هەڵگرت بێت، دەیەها ساڵ مناڵت پاک کرد بێتەوە، شەو نخونیت بە دیارەوە کرد بێت، جلوبەرگت بۆ کڕی بێت، خەفەتت لی خوارد بێت، پەروەردەت کرد بێت، ئەبێ ئەمە چەندێ پاداشتی هەبێت. بۆیە پاداشتەکەی تۆ لای خوای گەورەیە. چاوەڕێی پاداشتی مناڵەکانت مەکە، چاوەڕێی پاداشتی خوای گەورەکە. تۆ تەمەنێکت کردووە، الحەمدولیا، ڕەنگە ئیسا بە تەنیا لە خانوویەکا بیت. منەتی کوڕ و کچش هەڵمەگرە. ئەگەر کوڕ و کچێک ئەوەندە سفڵە بن، بەو هەموو چاکەی تۆ نەزانن، باشە بەو شێوازە پاداشتی تۆ دەنەوە، تۆ هەواڵە بەخوایان کە. تۆ پاداشتت لای خوای گەورەیە. تۆ دایک زۆر زۆر مەزنە. سەحابەیە دێ ئەڵێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیزنم ئەدەی بێم بۆ جیهاد لەگەڵتانە، ئەفەرمێ ئەلەکە ئەبەوان، دایک و باوکت ماوە؟ ئەڵێ بەس دایکم ماوە. فەرمووی إلزمها فإن تحت رجليها الجنة فثمت الجنة. لان فرمودەیەکی تراتووە، فەرمووی بڕۆ قاچی دایکت بگرە، بەو مانای خزمەتی بگرە، ڕێزی لێ بگرە، چونکە بەهەشت لە ژێر قاچی دایکایە. باوەڕتان هەبێ ڕەزابوونی ئەڵڵا لە ژێر ڕەزابوونی دایک و باوکایە. یعنی ئەگەر دایک و باوکێکی موسڵمان لە مناڵەکانی ڕازی نەبێت، باشە خوای گەورەش لەو مناڵە ڕازی نابێت. کەواتە تۆ خەم مەخۆ، خەیاڵیشت سافکە، کوڕ کت چی ئەڵێن دەربارەی تۆ، چی تەسەڕوفاتێکی ناشرین ئەکەن، تۆ چاکەیەکت پێشکەش کردووە بۆ قەبر و قیامەتی خۆت، مناڵەکانت پەروەردە کردووە، مادام کەم تەرخەمید نەکردووە، خەیاڵی خۆت سافکە. یا ڕەبی خوای گەورە پاداشت باتەوە و ئەو دڵتونی و کێشە و مەشاکیلانەشت بۆ بگۆڕێ بە دڵخۆشی. دایگیان ئێمە دوعای خێرت بۆکەین، خوا یارمەتی دەرت بێت.